بەداخەوە ڕۆژی هونەری کوردی ئێستا لە قەیرانێکی قوڵایە لە هەرێمی کوردستان بە تایبەتی هۆکارەکەشی کۆمەڵێک هۆکارن یەک تەنیا یەک هۆکار نییە وەک سەرجەم کایەکانی تری بواری کۆمەڵایەتی سیاسی هونەریش دیارە ڕنگدانەوەی ئەو وارانەیە ئێستا کایی هونەری هەمووی بۆتە تیجارەت و ڕیکلام و خۆ دەرخستن و ئەم شتانە لەبەرەوە کەم کاری ڕەسەن و جوان و داهێنان ئەبینی لە باشووری کوردستان یعنی ئەتوانین بڵین قەیرانی داهێنان هەیە لە بواری هونەرە من کە ئەڵێم بواری هونەر بە تایبەتی لە بواری مۆسیقا و گۆرانی کوردیە ئەم سەرنجەم هەیە بڵێن نەوە پێشتر بە جۆرێکی تر بوو ئەتوانین بڵێن لە دوای ڕاپەڕینەوە لە دوای ڕاپەڕین ساڵی 91ەوە ئەم وەزعی کە ئێستا دروست بووە بە تەدریجی دروست بووە بەڵام لە پێش ڕاپەڕینە بواری هونەر بە جۆرێکی تر بوو لەو بڕوایم ئەتوانم بڵێم باشتر بوو لەم وەزعی کە ئێستا تایەتی ئەو کاتە هەستێکی تایبەت هەبوو بۆ خزمەتکردن بە هونەری کوردی هونەرمەندەکان ئەو هەستە کۆی ئەکردنەوە نەک هەندێک هەستی بازرگانی و کۆکردنەوەی سەرمایە و ڕیکلامکردن و خۆ دەرخستن و ئەم شتانە ئەو کاتە کەمتر بوو یعنی هەستی خزمەتکردن بە هونەر لە پێش ڕاپەڕینە زۆر زیاتر و تۆکمەتر بوو وەک لە ئێستا داگیرکەرانی کوردستان وەک چۆن لە بواری سەربازیە کاران چالاکن گرنگترین کایە بواری هونەرەکە لەو بوارەشە دەستگایەکی تایبەت بۆ بواریان هەیە دەستگای شەڕی تایبەتە ئەم دەستگای شەڕی تایبەتە لە بواری مۆسیقا و گۆرانی کوردیە لە هەرێمی کوردستان زۆر بەزەقی دیارە ینی زۆربەی بەرهەمە تازەکانی کە ئێستا دەرەچن ئەو جێدەستەی پێوە دیارە بەڕاستی ینی گۆرانی نوێ دروستە بێ هەر هەمووی کۆپیکردن و هەڵگێڕانەوەی ئاواز و هەتا تەنانەت تێکستیش بیری و فکری کلیپەکانیش تەرجمە ئەکرێ و ئەیک بە حساب ئەیکەنەوە بە کوردی و بە بەرهەمی تازە و بە مادەی ئەدەن لە قەڵەم و بڵاویەکەنەوە تەلەڤیزۆنەکانیش ڕێکلامی بۆ ئەکەن و ئەیدەنەوە بە چاوی خەڵکان ڕۆژانە گۆرانی هەیە ڕۆژانە 3-4 جەل لە کەناڵێکە و بە تایبەتی بە زۆر ئەکرێ بە مێشکی خەڵکە ینی دەستگاکە بەڕاستی چالاکە لەو وارە داگیرکەرانی کوردستان توانیویانە بەڕاستی بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە لە هەرێمی کوردستاندا ڕەوشێک دروست بکەن کە ئیتر تا ڕادەیەک بۆ ینی بۆ دەرمان بۆ کارێکی هونەری جوان و هی نەگەڕی کوردی ئەگەڕێی ینی ئەمەش داڕمانێکە بەڕاستی چونکە وەکو سەرجەم نەتەوەکانی تر کورد ئەوێ ئەویش مۆرکی مۆسیقای خۆی دیاری بکە کێشەی هونەرمەندەکانی ئێمە من کە ئەڵێم هونەرمەند بەگشتی قسە ئەەکەم نەبوونی باگراوندی ڕۆشنبیریە بە تایبەتی گەنجەکانمان بەداخەوانی کە دەست ئەدەنە بواری گۆرانی و مۆسیقا باگراوندی ڕۆشنبیریان نییە زۆر لاوازە لە ئاستێکی زۆر ناپێویستە ینی ئەوە کاریگەری دروستەکە وەکوتر هونەرمەندە کۆنەکانیشمان ئەوانەی کە ئاستی ڕۆشنبیریان هەیە لەو بوارەدا پێشتر قاڵ بوونەتەوە بێئومێدیەک باڵی کێشاوە بەسەر ئەوانە ینی تا ڕادەیەک بێئومێد بوون لەم ڕۆژەی کە دروست بوو ئێستا هەندێکیان ئیتر کەوتونەتە ڕەخنەگرتنێکی بڵین سەرزارەکی ینی گوێیان لێ ناگیرێ بێڕۆڵ کراون بێڕۆڵ ینی هونەرمەندمان هەیە یا ڕۆشنبیرمان هەیە دەتوانێت چەندان کتێب چاپ بکە دەتوانێت بەرنامەی گەورە بکە کەسی کەسلی ناپرسێتەوە کەسلی ناپرسێت تا گەنجێک هەڵەسێ بە کۆپیکردنی گۆرانیشی تورکی یا فارسی هێنێ شەو ڕۆژ گۆرانەکانی لێ ئەدرێ ڕێکلامی بۆکەن بڵاویەکەنەوە بەڵام ئەو هونەرمەندە ڕەسانە پشتگوێ خراون ئەمە ئیتر بە مەبەست بێ بە بەرنامە داڕێژراو بێ ئەم کارە هەیە ئێستا لە باشووری کوردستانە بەداخەوە من بە دەستی حیزبی ئەزانم حیزب لە باشوور هونەرمەند و ڕۆشنبیرانی پەرت کردووە دابەشی کردوون بەسەر چەندەها دەستگا و بەرە و گروپ و ئەم شتانەیە حیزب کارێکی زۆر قێزەونی کردووە لە بوارەیە یەکگرتووی نەماوە لە نێوان هونەرمەند و ڕۆشنبیر هەمووی دابەش بوون ئەنجا حیزب کارێکی کردووە هونەرمەند و ڕۆشنبیری کردوتە کۆیلەی بڕەپارەی کەوەری گورێ مانگانە وای لێ کردووە ئەو هونەرمەندە نەتوانێت بە ئازادانە ڕای خۆی دەربڕێ وای لێ کردووە هونەرمەند بە ئازادی گۆرانی نەڵێ بە ئازادی نووسەرەکانمان شت نەنووسن هەمووی حیزب دەستی لە پشتیانەوەی لەبەرەوە حیزب کارێکی کردووە پەرش و بڵاوی کردوونەتەوە لەبەرەوە ئەو کۆنگرەیە دروست نابێت لە باشوور داگیرکەری کوردستان ئەچێ بە مەبەستێک لە کاتێکی دیاریکراوە ئەم شتاکە گوایە بۆ ناودارانی کووردە بەڕێی من ئەوە هەرگیز بۆ خزمەتی هونەری کوردینی بەگشتی کورد بەگشتی بێژگە لە بواری هونەرەوانە ئێمە بەداخەوە ئێستا نیشانمان ناوە بە هەموو دنیا کە ئێمە نەبووینێتە نەتەوە
ینی لە بواری سیاسیە بیری لێ بکەرەوە ئێمە پەرش و بڵاوین ئێمە ئێستش بریتین لە کۆمەڵێ هۆز و قەبیلە و فڵان و گروپی فڵان و ئێمەش ئەمە بە پراکتیک سەلماندومانە لە بواری هونەرە ئەمێ بە کورتی ئەوە بڵێم لەسەر کورد لە بواری هونەرە هەر لە دوای ڕاپەڕینەوە کار لەسەر ئەوە کراوە لەم بەشەی کوردستانە کە ئێمە ئیتر ئازاد بووین و پێویست ناکە گۆرانی بێژ یا هونەرمەند شتی سیاسی بڵێ من نمونە بۆ ئەما هێنمەوە من ساڵی 93 لەگەڵ گروپی میزۆپۆتامیا لە سلێمانی کاسێتێکمان تۆمار کرد گۆرانیەکانمان زۆربەی گۆرانی نەتەوەیی و ئەوەنی وڵات پارێزی و ئەم شتانە بوو من خۆم یەکێک بووم لەوانە دوو گۆرانیم لەو کاسێتەیە بوو هەردووکان گۆرانی لێرە پێیان ئەڵێن گۆرانی سیاسی باسی خەبات و بەردەوامی ئەوە نییە شۆڕش و ڕاپەڕینی کوردەکە ئەمان برد بۆ تۆمارگاکانیان ئەو گۆرانیانە لێرە بازاڕی نییە لەو کاتەیە ئێستا ڕەوشەکە زۆر خراپترە لەو کاتە ئێستا تۆ ئەگەرم گۆرانیانە لەوانەیە هەر لە هەندێک شوێن هونەرمەندەکان ڕەخنەشت لێ بگرن یا گاڵتەشت ببنەوە ئەم گۆرانیانە کەی باوی ماوە یعنی ئەمە کاری لەسەرکراوەم 26 ساڵە کار لەسەر ئەوە کرێت کە ئیتر هونەرمەند و خەڵک و ڕۆشنبیری ئێرە بڵێن ئێمە پێویستمان بەم جۆرە گۆرانیانە نییە کەچی لە ڕاستیدا ئەبووە ئێستا هونەرمەندانی ئێرە هی هەموو بەشەکانی کوردستان لەسەر داگیرکاری گۆرانیان هەبووە ئەوە هەر هیچ نەبووە هەڵوێستیان هەبووە خۆ من ناڵم یەکسەر بڕۆ ستۆدیۆ و گۆرانیەک مەسەڵەن ئەرک و مەسرەفی هەیە ئەمە بکە بەڵام تۆ بە هەڵوێستێکی بچووکی کەمیش بێ لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش بێ هەر خۆت ئێستا هەموو کەسێک کەناڵی خۆی هەیە ئەتوانی بە دوو ڕستە هەڵوێستی خۆت نیشان بکەی بەڵام سەیرێکی ئەوەش نییە لە باشوورە هونەرمەندەکان ئەوەشیان نییە بێگومان هونەرمەند و ڕۆشنبیر ویژدانی کۆمەڵگایە ویژدانی ئەو کۆمەڵگایە کە تایەتی جاکە ئەوان بێدەنگ بوون کە ئەوان هیچیان نەبوو لەسەر ئەم شتانی ڕوئەدەن لەسەر ئەم داگیرکاری کە ڕوئەدا کە ئەوان قسەیان نەبوو کەواتە ئەم کۆمەڵگایە ویژدانی مردووە یعنی ئەوە ڕاستیە کە من ئەمێ ئیتر چەند نەتاڵ بێ کەواتە ویژدانی تیان نییە من بۆیە زۆر لەوانەیە ئەم قسانەی من ڕەشبینی تیا بێ بەڵام ئەوە ڕاستیەکە ئێستا بڕۆ ناو هونەرمەندەکان سیرەکەی کەس بتۆ بڕۆ باسی داگیرکاری تورکیای بۆ بکە بڵێ تۆ هونەرمەندێکی بۆ دوو قسە لەسەر ئەمە ناکەی بۆ کۆپلەیەک سرودێک ناڵێ دژی ئەم شتە بوەستیتەوە خۆ چیت لەسەرەکەوێ هیچ ئەزانی بەڵام تۆ کۆمەڵگیا و شیارەکەیتەوە خەڵک گوێت لێ ئەگرێت دەموچاوی تۆ ناسراوە بەڵام تۆ ویژدانت نییە بۆ لە بەرەی ویژدانیان نییە بەڕاستی هەستی پێ ناکە نەزانی هەستی پێ ناکەن ئەو لە دنیایەکی تراژی بڕۆ هونەرمەندە گەنجەکانمان کلیپ و گۆرانەکانیان ببینە ئەڵێ ئەستێرەیەکی تراژین یعنی کە ئەچیتە ناو بازار ئەنج بامەمانە خەڵکی ئەم وڵاتەن بڕۆ لەو بازاڕای ببینە خەڵک لە چ ژیانێکە ئاژی چ نایەکسانیەک هەیە هەر هیچ نەبێ گۆرانیەکانتان با ڕنگدانەوەی ئەو واقعابێکە هەیە بەڵام سەیرەکەی گۆرانیەکان هی دنیایەکی ترە حیزبیش ئەجێندای چێ پەیڕەوەکە چێت جێبەجێەکە داگیرکەرانی کوردستان ئەمە وازە حازانی ئەگینا ئەگەر کەسێکی وەکو من ئێستا دوو ڕۆژ پێش ئێستا یادی هونەرمەند هۆزان سەرحەد بوو ئەبووە یادی هونەرمەند هۆزان سەرحەد لە سلێمانی لە هۆڵشی گەورەی زەخم و بە بەشداری وەزیری ڕۆشنبیری و نازانم ئەم هەموو دەستگایی کە لێرە هەیە ئەبووە ئەمانیش بەشداریان تیا بکرد چکە هۆزان سەرحەد چێیە هونەرمەندێکی کورد بووە بۆ دۆزی ڕەوای گەلەکەی ینی بڕۆ بە سەیری کارەکانی بکە ئەمە شایانی ئەوەیە کە ڕێزی لێ بژیرێ زانی تۆ واز لەوە بێنە هونەرمەند هۆزان سەرحەد ئەگەر کادری حیزبێکیش واز لەوەش بێنە زانی باسی هونەرەکەی بکە باسی گەورەی توانای ئەو مرۆڤە بکە بەڵام سەیرەکەی ئەوە نەکرا لە باشوورە بە دزیەوە بە نهێنی لە شوێنێکە ڕەنگە ینی ئەستەنگیان بۆ ئەوش دروست کرد کە بکرێ زانی کە نەکرێ بە نهێنیە بێ بکرێ باشە ئەمە جێبەجێکردنی ئەجندای داگیرکردنە بێ لێرە چ پێناسیکتری پێبەخشی ئێمە کێشەی سەرەکی ئێمە دەستگای نیشتیمانیمان نییە ئەو دەستگایانی کە هەند دەستگای حیزبن بەخۆشی بێ و بە ناخۆشی بێ ئێمە دوو بەشمان هەیە دوو ئیدارەمان هەیە ئیتر ئەمە ڕەنگی داوەتەوە لە هەرێمی ئەولا و لەم هەرێمەیان ئەم دەستگایانەیە لە دەستی حیزبن حیزب ڕەواج بەچی ئەدا بەو کەسانی کە سەر بە ڕێچکە و ڕێبازەکەی حیزبەکەی خۆیان بۆ ئەوەیە کۆمەڵێک دەموچاوە بینی کۆمەڵی هونەرمەند دەبینی بە بەردەوامی لەم شوێنانەوە دەرەکەون لەم کەناڵانەوە دەرەکەەوە ئەگینا منیش هاوڕای قسەکەی تۆم بۆ نمونە من کەسێکی بێلایەنم من کارێکم هەیە کارێکی هونەری هەیە ئەمە بیکەم ئەبواە شوێنێکە بواە کە من بچوومای بمتە ئەم بەرهەمەم هەیە ئەم کارم هەیە ئەمێ هاوکاری بکەن جێبەجێ بکەم بەڵام ئەوە نییە من هەر ناگەم ئەو شوێنە نەک هەر نییە من ناتوانم بگەمە ئەو شوێنە زانی ئەنجا مرۆ هونەرمەندیش کە خاوەن هەڵوێستێکی
مرۆڤانە و ویژدانێکی زیندوو بوو خۆی بچووک ناکاتەوە خۆی بقاتە باوەشی دەستگایەکە و بڵێ منەمێ بەڕاستی من ئەوە هەرگیز قبوڵ ناکەم من ئێستا کارم هەیە ئەمەوێ من گۆرانیم هەیە ئەمێ بیکەم بە کلیپێک ئێستا من شەرمەکەم لە ڕوو نایەم بچم بە دەستگایەک داوا بکەم ناتوانم ینی حەسەنەکەم ئەو هەستە تیامان نییە بچم بڵێم ئەتوانم یارمەتی من کلیپەکەم بۆ بکەم منەوە ناکەم بەڕاستی لە ڕووم نایە بیکەم دەستگاکانیش هەی ئەوە نین بە ئاسانی ئەبێ کۆمەڵەشت ئەبێ خۆتی بۆ دابەزینی ئەبێ تەنازولێکی زۆر بکەی ئینجا بگەیتە کەسێک دوای ئەوە کەسایەتی تۆ سووک ئەکازانی ینی واد لێ یەکەن کارەکەشت بۆ بکەن دوایی ئیتر تۆ ئەو بەها و قورسایی و نرخەت نامێنێ بەڕاستی لەبەر ئەوە من هەرگیز ئامادەنی ئەو کارە بکەم وەکو تریش دەستگای نیشتیمانیمان نییە بەڕاستی دەستگاکان ئەوانەی کە هەن دەستگای حیزبن حیزبیش بۆ بەرژەوەندی خۆی و بۆ ینی ئەو کەسانە هەڵئەبژێرێ زانی ئەو کەسانە هەڵەبژێرێ کە کەسانێکی خاوەنەوە نییە نەفسیەتێکی نزم و ئەوە نییە ئەتوانن ئامادەیان تایە هەموو شتێکەکەن بۆ حیزب ئەو کەسانە زۆرتە دەرەکەون ئەو هونەرمەندانی کە خاوەنی هەڵوێستی بەرز و شایانی ئەوەن قسەیان لەسەر بکرێ وتم پەراوێز خراون ینی ڕەزامان قورسە بۆ ڕەزات قورسە تۆ دەستنیشانی کەم و کوڕیەکانەکەی ئەوان پێیان خۆش نییە ئەوان پێیان خۆشە دایما دەستخۆشی و ئافرینیان لێ بکەی بڵێ ئەم کارەتان گەورە کرد ئەم کارەتان زۆر جوانە بە شەرتێکەوان نەبووی تر تۆ چۆن نەتوانی بۆ بکەی ینی چارەی ئەو هونەرمەندانە شیرین نییە لای دەسەڵاتی ئێرە لەبەرەوەی تۆ کەم و کوڕەکانیان پیشانە دێ ڕەخنیان لێ ئەگری ئەوان گوێت لێ ناگرن ئەوان لەبەرەوەی هەر لە سەرەتاوە دەستگایەکی نیشتیمانی خەمخۆری مەسەلە ئەساسیەکە نین لەبەرەوە ئەوان لەو بازاڕەیە ئیشیان نەڕوە ئیشان بە قسە و سەرنج و ڕەخنەکانی تۆ نییە بەڵام هەڵوێستی ئەم هونەرمەندانە ئەبێ چی بێ بەردەوامی دانە ئەبێ لە بەرامبەر ئەو هەموو چاواشەکاری و ئەو هەموو شتێک کە هەیە ئەو هەموو خراپەکاری کە هەیە ینی وتم لە سەرەتاوە هونەری کوردی لە قەیرانێکی گەورایە ئێستا لەبەرەوەی ئەزمەی داهێنانە ینی ئەزمەی داهێنانە کاری جوان زۆر کەم ئەکرێ بەڵام کاری ناشرین بڕۆ یەک چەندین کەناڵ هەیە شەوانە ئەین بە چاوی خەڵکە ئەم کارە سەقەتانە من خۆم ماوەیەکە هاتوومەوە وێرەسەی تەلەڤیزیۆنەکەم ینی مێشکم هینە بێت دەزانی هیلاگەم بزانی نامەوێت سەیریکەم بەڕاستی ینی چکە کاری زۆر ناشرین ئەکرێ کە بە هونەریش ئەدرێ لە قەڵەم و بە هونەرمەند ئەناسرێن و دەرخواردی ئەم خەڵکە داماوی ئێرەدەن ئەمانە ئیتر بوون بە هونەرمەند و کەسی وا ناوی هونەرمەندی لێنراوە تۆ هەر نازانم ینی پێت سەیرە ئەمە ینی ئەم ناوە شەوێنراوە بەڕاستی لەبەرەوە ئەم بەرەیەش ئەبێ بەردەوام بێ ئەبێ ڕەخنەگرتن بەردەوام بێ ئەبێ بەردەوامی بە کاری جوان بدرێ کاری جوان هەندێکە کرێ بەڵام کەمە بەڵام ئەبێ ئەم بەرێش نەوەستێ بێ ئومێد نەبێ من بڕام بەو بێ ئومێدیێنێکە ئیتر کاکە چاک نابێ ئەمە ئیتر هەروە ئەڕوا نابنا ئەبێ بەردەوامی لە بەرامبەر ئەوەیە قسە بکەی هەڵوێستت هەبێ چکە لە هەمان کاتان نوخبەیەکەی لە تۆ تێئێگە ئازانی بە تایبەتی ئەو نوخبەی کە لە دەرەوەیە ئەزانێ ڕەوشی ئێرە چۆنە ژمارەیەکی زۆر کەم واقعەکە بینێ ئەزانێت چۆنی ئێرە بۆ نایبینێ دەستگای شەڕی تایبەت بە چالاکی بەردەوامە چەندین کەناڵ و دەستگای ڕاگەیاندن هەیە کار لەسەر ئەوە کە کار لەسەر جێشکردنی خەڵکەکە ئازانی دەستگای ڕاگەیاندنەکانی ئێرە وەکو مخەدیروان نەزانی وەکو مخەدیروان شەو ڕۆژ دەرخواردی ئەو خەڵکە ئادرێن نەزانی ئیتر خەڵک ئەنجا خەڵک بە کۆمەڵە کێشەی ترەوە سەرخاڵ کراوە ئەمە من لەبەرەوەی پەیوەستی بە بواری هونەرۆمانە نامێ زۆر پسمە تەفاسی بەڵام ئەها مەعاشە درێ ئەها نادرێ ئەها نازانم بنزین گران بوو ئەها کارەبا بوو بۆ مەلیدە ئەها کارەبا بوو بە ڕئیسی خەڵک بەم شتانەوە سەرخاڵ کراوە ئەها نازانم فڵان شت کەمە بێتەوە فڵان شت نادرێ ئیتر خەڵکیان وا لێ کردووە لێرە فرسەتێک بدۆزێتەوە و ئیسراحەتی بەم دانیشە سەری گۆرانی بکە ئەو گۆرانی نیشان دەرخوارە درێ یعنی خەڵک وای لێ کراوە خەڵک بەڕاستی بە کورتیەکەی جێژ و وڕ کراوە من پێش هەموو شتێ ئەمێ ئەوە بڵێم من هەرگیز ناوی خۆم نەناوە هونەرمەند من کەسێکی هونەردۆست و چاودێرێکی هونەریم بەڕاستی ڕاستە کارم کردووە لە بواری هونەرا بەڵام کارەکانم لەبەرەوەی من دەستگایەکی حیزبی لە پشتمەوە نەبووە تا ڕادێک خۆبەخشانە ئەو هەستە خۆڕستکانە لە ناخمان دروست بوو ئەو کارانی کە ئیکەم بەو شێوەیە لەبەرەوە من هونەردۆستێکم دەربارەی ئەو سرودەی ئۆجەلانیش من ئۆجەلان وەکو بیرمەندێکی سیاسی و کۆمەڵایەتی کورد ئەبینم من سەیری ئۆجەلان ناکەم وەکو سەرۆکی بزووی کوردی وەکو سەرۆکی پارتیشی کوردی من ئۆجەلان وەکو بیرمەندێک ئەبینم لەسەر و هەموو ئۆشەوە ئۆجەلان کوردێکە نزیکەی ئەوە لە 20 ساڵ زیاترە لە کونجی زیندانایە ئەمە من ویژدانم پاڵم پێ ئەوێنێ
کە ئەم کەسە بە بەرز ڕابگرم، ئەم کەسە نرخ بۆ ئەو خەبات و تێکۆشانی دابنێم. ئەمە پاڵ بە منەوەنێ ئەگینا هیچ هەستێکی حیزبی لە پشتی منەوە نییە. من کەسێکم لە ماڵی خۆمە دانیشتوم، کەسێکی وڵات پارێزم، بەڵام ئەگەر ویژدانم زیندوو بێ ئەبێ ئەوە ببینم کە ئەم کەسە هەر لە زینداندا نزیکی 20 کتێبی نووسیوە. ئەمە ئەگەر باگراوندێکی فکری و ینی فەلسەفی لە دوای مێشکی ئەم مرۆڤەوە نەبێ هیچ شتێکی تر نییە. لەبەرەوە من ئەوە بە بەها ئەبینم، ینی بە بەهایەکی گەورەی ئەبینم، ینی سەرمایەکی گەورەی کووردە ئەم کەسە. لەبەرەوە ئەبێ ئەبوایە بەداخە ئەوە هونەرمەندەکانی تریش ئەم هەستەیان هەبوایە ئەزانی کە نیانە دیارە کار لەسەر بیر و بۆچنیان کراوە، دیارە لەوانەیە هەندێک هۆکاری تر هەبن، لەوانەیە هەندێک کەسە هەر بشترسن نەزانی ناوی ئۆجەلان بێنن لەبەرەوەی ڕۆژێکی وا دروست، بەڵام بەڕاستی وان نییە. ئۆجەلان وەکو بیرمەندێک بڕوانە، وەکو سەرۆکی پارتێکی کوردی سەیری مەکە ئەزانی بڕۆ لە ئەوروپا بەدەیان زانا و نووسەر و ئەمانە ئۆجەلان وەکو بیرمەندیشی جیهانی ئەبینە نەزانی. من ئەمە پاڵی پێوەنام ئەم سرودە بۆ ئۆجەلان بڵێم، ئامادەشم لە هەموو شوێنەکە ئەمە بڵێم ئۆجەلان بیرمەندێکی سیاسی کووردە 20 ساڵە لەسەر بیر و بۆچوون و لەسەر خەباتی بۆ نەتەوەی کورد لە زیندانایە.